بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورەتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم لە یەکەم ئەڵقەی بەرنامەی بەهاری دڵان بە خزمەتتان گەیشتین کە تایبەتە بە جوان خوێندنەوە و ڕاستکردنەوەی قورئانی پیرۆز. پشتیوان بە خوای گەورە ڕۆژانە سەعات 4 لەگەڵتانین و بەڕێستان دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن و ئاستی خوێندنەوەی خۆتان تاقی بکەنەوە. خۆشەویستان، خوێندنەوەی قورئانی پیرۆز ئێمە دەزانین کە چەندین فەرموودەی لەسرە و چەندین فەضلی هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانمان دەدات بۆ ئەوەی کە ئێمە بەردەوام لە خزمەت قورئانی پیرۆزدا بین، چ بە خوێندنەوە، چ بە فێربوون، چ بە فێرکردن، و بۆی کە ئێمە ڕۆژانە لە ژیانی ڕۆژانەماندا تەنها بە خوێندنەوە نەوەسین بەڵکو لە کار و کردەوەکانمانە ڕنگ باتەوە. خۆشەویستان، بەرنامەکەمان پێشەکی بابەتێکی کوردی تەجویدی باس ئەکەین و پشتیوان بەخوای گەورە لەسەر سوورەتی ئەلفاتیحەوە دەست پێ دەکەین و دواتر دەچینە سەر جوزی عەممە بۆی سوورەتە کورتەکان لێوە دەست پێ ئەکەین و پەیوەندی بە ڕێزیشتان وەرەگرین. خۆشەویستان، فەرموودەیەکمان هەیە لەسەر فەضلی خوێندنەوەی قورئانی پیرۆز کە وەکو پێشەکی پشتیوان بەخوای گەورە بەم فەرموودەیە دەست پێ دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت هەر گەل و نەتەوەیەک کۆ ببنەوە لە ماڵێک لە ماڵەکانی خوای گەورە، کتێبی خوای گەورە بخوێننەوە، واتە قورئان بخوێننەوە، وەیەتەدارەسوونەه بەینەهم، و دیراسی بکەن و واتە تەفسیری بکەن و تەدەبوری بکەن و هەوڵ بن لە ماناکانی تێ بگەن. ئەم کەسانی کە بەم شێوازە قورئان خوێننەوە بێگومان فەضلێکی زۆر گەورەیان هەیە، ئیلا نەزلت عەلەیهم السەکینە، ئەوە بێگومان ئارامی دا ئەبارێت بەسەریاندا کە ئێمەی ئینسان و ئێمەی مرۆڤ هەمیشە ئەگەڕین بۆ ئەوەی کە ئارامی دەروونمان دەست بکەوێت. ئارامیەک کە بە هیچ شتێک ناکڕێت، بە هیچ شتێک دەست ناکەوێت. ئێمە ئەتوانین بە خوێندنەوەی قورئانی پیرۆز ئەو ئارامێمان دەست بکەوێت کە شێوەیەکە لە شێوەی مرتاحی بۆ نەفس و بۆ دەرونی ئینسان کە بەرامبەر هیچ شتێکی مادی دەست ناکەوێت، کەواتە ئەو ئارامێ دەرونی کە ئەمانەوێت دەستمان کەوێت ئێمە لە قورئانی پیرۆزەوە دەستمان دەکەوێت. وەغەشیەتهم الرەحمە، و ڕەحمەت و بەزەی خوای پەروەردگار دا ئەبارێت، باڵ ئەکێشێ بەسەریاندا. وحەفەت بهم المەلائکە، و مەلائکەت و فریشتەکانی خوای گەورە دەوری ئەم کۆمەڵە ئەیات کە خەریکی قورئان خوێندنەوەن. وذەکەرهم الله فی من عنده، وخوای گەورە لای خۆی باسییانەکات. چەند خۆشە ئێمە کەسانێک بین کە خوای گەورە لای فریشتەکان بە چاکە باسمان بکات. جاری وایە ئێمە مرۆڤ حەز ئەکەین لای کەسێکی پلەدار بە باشە باسمان بکرێت، بەڵام ئەگەر خوای گەورە خۆی بە گەورەی خۆی ئەو کەسە باس بکات و بە باشە ناوی بهێنێت، ئەمەش یەکێکە لە فەضل و گەورەی قورئانی پیرۆز کە ئێمە هەوڵ بین هەمیشە لە خزمەتیدا ببین. بەڵێ خۆشەویستان، ئەوەی کە گرنگە لە زانستی تەجویددا ئێمە بیزانین، بزانین زانستی تەجوید چییە، بۆچی ئێمە هەوڵ بین فێری خوێندنەوەی قورئانی پیرۆز ببین. زانستی تەجوید خۆشەویستان بۆ ئەوەیە کە ئێمە لە ڕێگەی ئەم زانستەوە هەوڵ بین ئەو شێوازە خوێندنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هەیبووە بۆ قورئانی پیرۆز ئێمەش بەو شێوازە بیخوێنینەوە. واتە زانستێکە کە یارمەتی ئێمە ئەیات بۆ ئەوەی کە بەڕاستی و دروستی قورئان بخوێنینەوە. هەر کاتێکیش بەڕاستی و دروستی قورئان بخوێنینەوە بێگومان پاداشتەکەی زیاترە. بەڵێ خۆشەویستان، ئێمە پێناسی زانستی تەجویدمان هەیە کە زانایان بەم شێوازە بۆیان پێناسە کردوین. ئەم زانستە خۆشەویستان ئەو زانستەیە کە بەهۆیەوە دەربڕینی ڕاست و دروستی پیتەکانی عەرەبی دەزانرێت. بۆچی ئێمەڵین پیتەکانی عەرەبی؟ لەبەر ئەوەی قورئانی پیرۆز بە زمانی عەرەبی دابەزیوە. بەهۆی زانستی تەجویدەوە ئەتوانین بەڕاستی و دروستی پیتەکانی زمانی عەرەبی بڵین. هەر کاتێکیش پیتەکانی زمانی عەرەبیمان بەڕاستی و بە دروستی وت، ئەو کاتە ئەتوانین قورئانی پیرۆز بە باشی بخوێنەوە. بۆیە جێی خۆیەتی لێرەوە ئێمە وەکو دایک و باوک، وەکو لێپرسراوی مناڵان، وەکو وەلی ئەمری مناڵەکانمان کە هەوڵ بین گرنگی بە زمانی عەرەبی بین،
نەک بۆ ئەوەی کە بابەتیشی نەتەوەی بێت و ئێمە لایەنێکی تر و سیاسی لێک بینەوە نەخێر، بەڵکو بۆ ئەوەیە کە قورئانی پیرۆز بە زمانی عەرەبی دابەزیوە پێویستە چەند هەوڵی ئەوەین مناڵەکانمان فێری زمانێکی تر بکەین، ئەوەندەش هەوڵی ئەوە بین کە فێری زمانی عەرەبی ببن، چونکە لە ڕێگەی ئەم زمانەوە هەم ئەزانێ قورئانەکەی خوای گەورە بخوێنێتەوە و هەم ئەزانێ لێشی تێ بگات. بۆیە پێویستە ئێمە ئەبێت بەو شێوازە گرنگی بە زمانی عەرەبی بین، چونکە بە زمانی عەرەبی ئەتوانین ڕاستی و دروستی قورئانی پیرۆز بزانین. ئەوەش بەناسینی شوێنی دەرچوونی پیتەکان و سیفەتە خودی و توشبووەکان. هەندێک سیفاتی پیتمان هەیە کە جێگیرە و هەندێک سیفاتی پیت هەیە کە بەهۆی حاڵەتێکەوە تووشی ئەبێت ئینشاءڵڵا لە داهاتووە بە وردی و بە درێژی باسی ئەو بابەتانە ئەکەین و ئەو یاسانی کە بەهۆی ئەم حاڵەتانەوە تووشی دەبێت. کەواتە ئێمەی مسلمان کاتێک هەوڵەین فێری زانستی تەجوید بین بۆ ئەوەیە کە یارمەتیمان بات بەڕاستی و دروستی قورئانی پیرۆز بخوێنینەوە. لێرەدا ئاماژە بە چەند حاڵەتێکەکەین خۆشەویستان، کەسێک کە قورئان ئەخوێنێتەوە تا چەندێک هەوڵ با بەڕاستی بخوێنێتەوە. ئێمە لە زانستی تەجویددا دوو جۆر هەڵەکردنمان هەیە خۆشەویستان. هەڵەکردنێک کە هەڵەیەکی ئاشکرایە، ئێمە ئەبێ خۆمانی لێ بپارێزین ئەگەر برایانی کۆنتترۆل بتوانن سلایدەکان دابەزێنن. هەڵەکردن لە خوێنەوەی قورئانی پیرۆزدا دوو جۆر هەڵەمانەیە خۆشەویستان. هەڵەی ئاشکرا ئەو هەڵەیە کە لە دەربڕینی وشەیەکدا دروست دەبێت و دەبێتە هۆی تێکدانی ماناکەی یان ئیعرابەکەی. بۆ نمونە خۆشەویستان ئێمە لە جیاتی بڵین ئەنعەمتە عەلەیهیم بڵین ئەنعەمتو عەلەیهیم، ئەمە هەڵەیەکی ئاشکرایە، پێویستە ئێمە خۆمان لەم جۆرە هەڵانە بپارێزین چونکە دەبێتە هۆی گۆڕینی مانای ئایەتەکە. کەواتە یاخود لە جیاتیەوە بڵین فەکەثەڕەکوم بەپیتی ثا بڵین فەکەسەڕەکوم. فەکەثەڕەکوم یعنی زۆری کردن، زۆر بوون. فەکەسەڕەکوم یعنی شکاندنی. کەواتە کاتێک کە پیتێک ئەگۆڕی بە پیتێکی ترک مەخرەجیان لە یەکەوە نزیکە ئاگامان لەبێت ئەبێتە هۆی گۆڕینی مانای ئایەتەکەیش. یاخود وشەی عەسا بیکەین بە عەسا بۆ بە پێچەوانەوە. چەندین نمونەی ترمانەیە لەسەرەوەی کە ئەم هەڵانە هەڵەی ئاشکران پێویستە قورئان خوێن خۆی لێ بپارێزێت. و هەڵەیەکی ترمانەیە پێوتێ هەڵەی شاراوە خۆشەویستان. هەڵەی شاراوە چییە؟ ئەو هەڵەیە کە زۆر کەس هەستی پێ ناکات. ئەو هەڵەیە کە لە دەربڕینی وشەیەکدا دروست دەبێت و دەبێتە هۆی تێکدانی جوانی و تەواوی دەربڕینی سیفاتی پیتەکان بەبێ ئەوەی مانا و ئیعرابی تێک بدات. هەندێک سیفاتی پیت هەیە ئەگەر ئێمە جێبەجێ بکەین لە خوێندنەوەی قورئانی پیرۆزدا ئەو کاتە جوانترە وابی خوێنینەوە، بەڵام ئەگەر ئەو سیفەتش جێبەجێ نەکەین هیچ مانای ئایەتەکە ناگۆڕێت یاخود ئیعرابەکەی ناگۆڕێت. بۆ نمونە وشەی سوء العذاب ئەگەر ئێمە مەدەکە نەکەین بڵین سوء العذاب ماناکە هەر ئەو مانایە، بەڵام لە ڕاستیدا شێوازی تەجویدەکە بەم شێوازەیە سوء العذاب ئەو مەدە متصیلە لەوێدا بخوێنینەوە. یاخود وشەی ئەنفوسیکوم نونەکە ئاشکرا بکەین بڵین ئەنفوسیکوم. ئەمەیش خوێندنەوەیکی تەواوە، بەڵام لە ڕووی زانستی تەجوید و لە ڕووی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزەوە خوێندنەوەیکی تەواو نییە و پێویستە ئەو کەسی کە ئەوێ فێری قورئانی پیرۆز ببێت گرنگی بە ئەم لایەنەیش بات خۆی بپارێزێت لە هەڵەی شاراوە. و بۆ خۆپاراستن لە هەڵەی شاراوە خۆشەویستان پێویستە هەمیشە ئەو کەسی ئەوێ فێری قورئانی پیرۆز ببێت هەمیشە لە خزمەت مامۆسایەکە فێر ببێت. لەوانەیە ئەو هۆکارە فێرکارانی کە ئێستا لە بەردەستایە بابەتی تەکنەلۆجیا زۆر ئاسانکاری کردوێ بۆ ئەوی کە ئێمە یارمەتیمان بات فێری خوێندنەوەی قورئانی پیرۆز ببین، بەڵام هەمیشە وەک ئەوە نییە کە لە خزمەت مامۆسایەکە بین و فێر ببین. بۆیە ئەو کەسی کە فێری قورئان بێت و خۆی بپارێزێت لە هەڵەی ئاشکرا و شاراوە لە خزمەتی مامۆسایەکە فێر ببێت. خۆشەویستان بەرنامەی ئەمڕۆمان پشتیوان بەخوای گەورە لە سوورەتی ئەلفاتیحەوە دەست پێکەین، ئەی خوێنینەوە و لە خزمەت ئاەتەکانە هەڵوێستە ئەەکەین ئەوەی کە هەڵەی ئاشکرا بێت و هەڵەی نهێنی بێت ڕوونی ئەەکەینەوە بۆ ئەوەی کە خۆمانی لێ بپارێزین، دواتریش ئەتوانین پەیوەندی بە ڕێستان وەربگرین بۆ ئەوەی کە بە ڕێزیشتان خوێندنەوەکە جێبەجێ بکەن.
أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بەڵێ خۆشویستان، کاتێک کە ئێمە قورئانی پیرۆز دەخوێنینەوە پێویستە سەرەتا بە ئیستیعاذە دەست پێ بکەین. ئەعوذ بالله من الشیطان الرجیم کە ئەمە سونەتێکە وەخوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەمرمان پێ دەکات هەر کاتی کە ئێمە قورئانمان خوێندەوە بە ئیستیعاذە دەست پێ بکەین. وإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم كواتا قلتني استعاذة أما السنة كإما لكاتي خلنوي قرآن بيروز دا بيلين. بسم الله الرحمن الرحيم كم آية لسورة الفاتحة كاتك بسملة أكين ألين بسم الله الرحمن الرحيم بيستا هنديك وردكاري هي وهنديك جوان خوينوا هي إما پابندی ببین. بۆ نمونە کاتێک کە پیتی با ئەڵێن یەکەم جار مەکسورە بە جوانی پیتی بایەکە بی چەند جۆرە هەڵەیەک لەم پیتەیە ڕوئەیات ئەویش جاری وا هەیە بەکە پیتی بایەکە ئەکرێ بە پێ کە پێ لە زمانی عەرەبیانە لە زمانی کوردیە هەیە ئەکرێ بە پێ جاری واڵێ بسم الله الرحمن الرحیم. ئەمە هەڵەیە خۆشەویستان بەکە سیفەتی شەدیدی هەیە ئاگامان لێبێت کە بە جوانی پیتی بایەکە بڵین و کەسرەکەیشی بە جوانی بڵین بیس بەم شێوازە. و پیتی سین کاتێک کە ئەچینە سوورە پیتی سین کۆمەڵێک سیفاتی هەیە سیفەتی سەفیر سیفەتی ڕێخوا کە پێویستە دەنگ تۆزێک لەگەڵیا بەردەوام بێ. بۆ نمونە بڵین بیس یەکسەر سینەکە بەرنین دەڵێن بسم الله بەم شێوازە بسم الله الرحمن الرحيم وڕایەکان بە شێوەی قڵەو بڵین. بڵێ خۆشەویستان ناو بەناو پەیوەندی بەڕێستان وەرەگرین ئەتوانن پەیوەندی بکەن و لە خزمەتتانە دەبین. بەڵام ئەو بەڕێزی کە پەیوەندیەکە پێویستە سوورەتی ئەلفاتیحەمان بۆ بخوێنێتەوە ئەوە پابەندی ئەوە بێک ئێمە چ سوورەتێکمان باس کرد ئەومان بۆ بخوێنێتەوە. بەڵێ کێمان لەگەڵا کاک عەبدوڕەحمان لە هەولێر فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. فرموا كاك عبد الرحمن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەست خۆش بێ کاک عەبدوڕەحمان گیان، دەست خۆش بێ ئەتوانی بەڕێزت پەیوەندیەکە داخەیتەوە و خوێندنەوەکەت زۆر باش بوو. یەک دوو تێبینی بچکۆلەمان هەیە ئینشاءڵڵا لە درێژی بەرنامەکاندا ئیشارەتی پێ دەکەین.
دەست خۆش بێ خوێندنەوەکەت بەگشتی زۆر جوان بوو خوای گەورە پاداشتی خێرت باتەوە بەڵێ خۆشەویستان کاتێک کە بسم الله الرحمن الرحیم ئەو پیتانی کە مەکسورن واتە کەسریان لە ژێرایە ئەبێ ئاگامان لێ بێت بسم الله لەفظی جەلالە بە ناسکی خوێنینەوە چونکە پێش لەفظی جەلالە مەکسورە هەر کاتێک پێش الله پێش لەفظی جەلالە کەسرە یاخود یا هات ئەو لامە بە ناسکی خوێنین وڵین چی بسم الله بەم شێوازە بسم الله الرحمن الرحیم کاتێک کە لەسەر پیتی میم ئەوەستین الرحیم کاک عەبدوڕەحمان سورەتی فاتحەی بۆ خوێنینەوە پیتی میم و پیتی نون کاتێک کە ساکینە پێویستە کەمێک زەمەنی مینگەکەی هەبێت الرحیم بەم شێوازە الرحیم نەک زوو میمەکە بەربەین الرحیم کاتێک کە وایە بیخوێنینەوە تێکەڵەیەک دروست دەبێت لە بینی پیتی میم و پیتی با ئەگەر سەرنجمەن خۆشەویستان الرحیم بەم شێوازە ئەگەر سیفەتی مینگەکە نەڵێین لە میمیژە چێ و لە پیتی بائیش ئەچێت بەڵام کە سیفەتی مینگەکەمان درێژ کردەوە زەمەنێکمان پێە الرحیم بەم شێوازە ئەتوانین ئەو کاتە میمەکە بە جوانی جۆمان لێ ببێت ئاەتی دووەم خۆشەویستان الحەمدو کاتێکی خوێنینەوە ئەو هەمزەیە بەچی دەست پێکەین هەمزەکە بە مەفتوحی دەست پێکەین ئەو هەمزەیە چۆتە سەر پیت چۆتە سەر پیتی لام و ئەم لامە لامی تعریفە کاتێک کە هەمزەیەکی خینە پێش ئەم لامە بۆ ئەوەی کە ئەم لامە ئێمە ناتوانین هیچ وشەیەکی عەرەبی بە ساکینی دەست پێ بکەین بۆیە ئەم فەتحە ئەم هەمزەیە خراوەتە پێش ئەم لامە بۆ ئەوەی کە ڕزگارمان بێت لەو دەست پێکردنە ساکینە و هەمیشە ئەو هەمزانی کە ئەخرێتە سەر پیتەکان هەمیشە هەمزەیەکی مەفتوحە واتە فەتحەیەکە خینە سەر هەمزەکە بەم شێوازە ئەل ناڵین ئول یا ئیل ئەڵین ئەل الحەمدو الحەمدو بەڵێ پەیوەندیشترمان لەگەڵایە کاکاوە لە هەولێرەوە با فەرمێت وعليكم السلام ورحمة الله كاكا وجيان فرمو أعوذ بالله من الشيطان الرجيم الرحمن الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەست خۆش بێ کاکاوەیان هەرچەنە دەنگەکەت زۆر ڕوون نەبوو لە لای منەوە بەڵام هەرچۆنێ بێت گوێبیستی چەند ئاەتێک بووم دەست خۆش بێت ئەوەندەی کە منی گوێم لێ بوو خوێندنەوەکەت زۆر باش بوو ئینشاڵڵا یەک دوو تێبینی بچکۆلە هەیە لە خزمەتە دوای باسی دەکەین. بەڵێ خۆشەویستان کە ئاەتی دووەم ئەڵێن ئەلحەمدو پێویستە ئەو هەمزەیە بە جوانی دەربخەین ئەلحەمدو ئەو لامە لەگەڵ ئەو میمەیە کەمێک زەمەنی دەنگی بینێ ئەلحەمدو بەو شێوازە نەک ئەلحەمدو ئەمە خوێندنەوەیکی هەڵەیە خۆشەویستان الحەمدو لله رب العالمين کاتێکە وشەی لله لامەکە بە ناسیە خوێنینەوە رب العالمين ڕاکە بە قەڵەوی و بایەکە مشەددە رب ئەو لامەکە ئەی خوێنینەوە
صفەتی بینی هەیە خۆشەویستان رب العالمین بەم شێوازە و لە کۆتایی هەموو پیتە مینگەدارەکانە نون بێت یاخود میم بێت کە ئەوەسین لەسەری وەساکین بێت پێویستە دەنگەکەی بە جوانی دەر بکەوێت العالمین ئەم مەدانە خۆشەویستان مەدی عاریضە ئەتوانین بە 2 بە 4 بە 6 ئێمە بیخوێنینەوە بۆ نمونە ئەتوانین بڵین رب العالمین بە 2 رب العالمین بە 4 رب العالمین بە 6 جوڵە ئەم مەدە عاریضانە بخوێنینەوە بەڵام ئاگامان لە یەک حاڵەت بێ لە سەرەتایە بە چەند هاتین پێویستە لە دوای ئاەتەکانی تیش بە هەمان جوڵە بڕۆین بۆ نمونە تۆ بە 2 جوڵە وەستاوی پێویستە لە ئاەتی 3 و 4 و 5 و 6میش بە 2 جوڵە بوەستین بە 4 وەستایی بە هەمان شێوە لە ئاەتەکانی تریشا بە 4 دەوەستین ئاەتی 3 خۆشەویستان الرحمن الرحیم وشەی الرحمن پیتی حایەکە خۆشەویستان صفەتی ڕێخاوەی هەیە دەنگ لەگەڵیا بەردەوامە الرحمن بەم شێوازە الرحمن بەڵێ پەیوەندیمان لەگەڵایە بەڵێ زۆر چاکە بەڵێ خۆشەویستان بەردەوامە بین لەسەر ڕوونکردنەوەی ئاەتەکان الرحمن الرحیم پیتی حایەکە بەو شێوازە ئەخوێنینەوە کاکاوە کاتێک کە وشەی نعبود و ئیاکە نعبود و ئەو پیتی عینە خۆشەویستان بە هەمان شێوە صفەتی بینی نعبود و بەم شێوازەی خوێنینەوە خۆشەویستان عینەکە دەنگ لەگەڵیا کەمێک بەردەوامە و قەلقەلەی نەینێ خۆشەویستان ئەوەندەی کە مەجال هەبوو فریاکەوتین لە خزمەتانە باسمان کرد و سوورەتی الفاتحە پێویستە ئێمە وەکو موسڵمان گرنگیکی تایبەتی پێبین چونکە ڕۆژانە چەندین جار لە نوێژە فەرضەکان و لە نوێژە سونەتەکانە ئێمە ئەی خوێنینەوە بەوەندە کۆتایی دێنین بە بەرنامەی ئەمڕۆمان تا لە بەرنامەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە بەخوای گەورەتان دەسپێرین والسلام عەلەیکم وڕەحمەت الله وبەڕەکاتوه